خۆی ساڵی ڕابردوش ئاسایی نەبوو. من پێشومانی ساڵی داهاتوو شەر ئاسایی بێت بەر ئەو قایانە دارایانەی کە هەیە بێگومان ئێمە کێشەی گەورەمان دێتە بەردەم بەڵام ئەو ئەرکی ئێمەیە وەکو حکوومەت و ئەرکی سەرۆک زانکۆکان و سەردەم ستافی خوێندنیشە کە بتوانن ئەوەی کە لەسەر شانی خۆمانە پێشکەشی بکەین ئەوەشی کە پێیوەستی بە ئێمەوە نییە بە تایبەتی خەیرانە داراییەکە و کێشەدارەکان دیارە ئێمە دەبێ بەردەوام هەوڵی چارەسەری بدەین لەگەڵ ئەو کەسانی کە پەیوەنددارن لەگەڵ ئەو لایەنانەی کە بەپرسندەی خوێندن لە کاتی خۆیان دەست پێکە؟ بێگومان تاکو ئێستا هیچ شتێک نییە کە ڕێگر بێ لە بەرەوەی کە خوێندن لە کاتی خۆدا دەستی پێنەکە بەڵام تاکو ئەو کاتە کە دوو سێ مانگی ترخایانێ ئەو کاتە ئێمە توان قسەی زیاتری لەسەر بکەین. بێگومان ئەو هەر گرفتەکە گرفتێکی مالیە ئێمە بەردەوام لەگەڵ وەزارەتی مالیە و لەگەڵ وەزارەتی بڵێن ئەنجومەنی وەزیران لە کۆنتاکتین ئێمە ئەسائیە و ئاماری تاوامان داوە لەسەر ئەو کێشانەی کە هەیە ئەو بڕەپاری کە پێویستە ئەو کێشانەی کە ئەو خوێندکاران و قوتابیان هەیەە لەگەڵ وەکوتم ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی لە پەیوەندیکردن بەڵام ئێمە نەماتوانێت کە بەشێکی هەرە زۆری ئەو کێشانە تاکو ئێستا چارەسەر بکەین لەبەر ئەوەی بە کورتی پێویستە بە کێشێکی داراوی کە لە توانای و لە دەسەڵاتی وەزارەتی خوێندنی باڵانیە. ئەگەر ئێمە بەراوردی ئاسی زانکۆکانمان بکەین لەگەڵ ئاستی نێودەوڵەتی ئەوەی کە ئێمە ناتوانین بڵێن وەکو پێویستە بەڵێ وەکو پێویست نییە بەڵام ئەگەر ئێمە خۆمان لەگەڵ عێراقا بەراوردکەین پێم وایە ئێمە بەشی هەرێ زۆری زانکۆکانمان لە پێشەوەی زانکۆکانی عێراقان هەروەها لە ناوچەکەشە ئەگەر مقارنەکەی ئاسی زانکۆکانی ئێمە ئاسێکی دڵخۆشکەرە بەڵام ئەگەر ئێمە هیوامان وایە و باوەڕشمان وایە و پێویستە ئیشش لەسەرەوە بکەین کە زانکۆکانی کوردستان زانکۆ جیهانیەکان بکەنە نمونەی خۆیان زانکۆ پێشکەوتەکان بوونەوەی خۆیان بۆیە بتوانین خزمەتی زیاتر بەگەلەکەمان بگەین. ئەوە کێشەیەکی سیاسیە کە حکوومەتی عێراق ئەیکا لەگەڵمان چونکە مەسەلاکی دەسەڵاتی ئەتراف و ئەتراف نەبوون دەسەڵاتێکە سەر بەهرێمە بەپێی دەستور ینی ئەوان وەکو لە زۆربەی هەرە زۆری کێشەکانی کرد کە دان بە دەستورە نانێن و